پشکنینەکان بێ بەرامبەرن لە شوێنێکی گشتیشدایە ڕێگەی دووری بۆ هاوڵاتیان نزیک کردوتەوە هەنگاوێکی گرنگیشە بۆ ڕێنماییدان بەو هاوڵاتیانەی بیر لە جەستەیەکی تەندروست ناکەنەوە ئەنجامەکانیش هاوشێوەی ئەو پشکنینانە بوون کە لە ناوەندە تەندروستیە گشتی و تایبەتەکاندا دەکرێت تا ئێستا کردوم بە مشکلەیەکی نەبووە شکر لەخوا بەزیابی یعنی هەروەکۆی دەرەوە وایە ئێرەش کێشەی نییە نا لەخوا بەزیابی جار هەر خوێنەکەم لە گۆڕاوە ئۆزاییدەوە لێرە بەشی پەرستاری و بایۆلۆجی کیمیا بەشداری کردووە پشکنینی چی بۆ لێرە ئێمە پشکنینی گروپی خوێنەکەین چۆنێتی گروپی خوێنەکە لەو لاشەوە بڵۆد پرێژەر ینی فحسی زۆرمان لایە ڤایرۆسی جگەرە بڵێن ینی لە هەموو شتێکە تۆیکی ڕۆ بۆم ناچی بۆ لای دکتۆری دان پێویستە بۆ فەحسە هەیە بیکەی چونکە ئەو ڤایرۆسە ئەگوازرێتەوە لە کەسێکەوە بۆ کەس لە ڕێگەی خوێنەوە بێ لە ڕێگەی شتێکی ترەوە بێ سوودەکە دوولایەنەیە هەم خوێندکارانی کۆلێژە پزیشکەکان لەم کارەدا ئەزمونێک وەردەگرن هەم هاوڵاتیانیش بێ بەرامبەر دەتوانن لە ماوەی چەند خولەکێکدا لە تەندروستی خۆیان ئاگادار بن ڕێکخەرانی فێستیڤاڵەکەیش ئامانجیانە ژینگەیەکی گونجاو بۆ ئەو خوێندکارانە دروست بکەن کە لە ساڵانی داهاتوودا دەبن بە پزیشکی پسپۆر لە کۆمەڵگەدا ئامانجمان زیاتر کرانەوەی زانکۆیە و خوێندکارانی کۆلێجەکانە بە کۆمەڵگە و بۆ ناو خەڵک و هەروەها دروستکردنی گیانی بەیەکەوە کارکردنە لە نێوان خوێندکارانی زانکۆدا و هەروەها سوودگەیاندنە بە خەڵکی لە ڕێگەی بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی و یارمەتیدان و پشکنینی خۆڕایی بە خەڵکی خوێندکارانی کۆلێژە پزیشکەکان وەک پزیشکێکی پسپۆر مامەڵەیان لەگەڵ سەردانیکەراندا دەکرد چونکە دڵنیان لە ماوەی داهاتوودا کارەکەیان پێویستی بازمونێکی زۆر دەبێت بۆ پێدانی چارەسەر بەو نەخۆشانەی کە لە بواری پسپۆرەکەیواندا سەردانیان دەکەن و با بڕیارەکانیان شێوازی چارەسەری گونجاو بۆ نەخۆشەکانیان دیاری دەکەن ئەو شتە لێرە باوە خەڵکێ لە خۆیەوە چە تیشەگرام کارە غەڵەتە هەتا پزیشک بۆت نەنووسێ تۆ بە هیچ شەوێک نابێ هیچ جۆرە تیشکێک بگری و ئەگەر پزیشکیش بۆی نووسی دوو جۆر تیشکمانەیە تیشکی ئێکس و سیتیسکان بە شەپۆلی کارە موگناتی زیێگیرە کە ئەمە زیانی زۆرە لەسەر خانەکان و توش دیێنەی لە شتێکە لە هەر کاتێکیانە ئێمە ڕێنمایی خەڵک ئەەکەین لە مانگی جارێک زیاتر سیسکان و ئەکسڕی نەگرن لەبەر ئەوی خەتەریاتێکی زۆری لەسەر بولەش هەیە لەسەر شانەکان کە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی شانە شێرپەنجەیەکان ئێمە کوتەلەبەی دەرمانسازی ڕێنمایی دەرمان دەربارەی چارەسەرکردنی پێست و چۆنێتی پاراستنی پێستین کۆمەڵە سامپڵیشمان لە توانین بەکاربێنن ئەین بە ئەو کەسانی کە هەیەن بۆ لامەن فێستیڤاڵی بەهارەی تەندروستی لەلایەن ڕێکخراوی کۆبیر بۆ یەکەمین جارە لە سلێمانی ڕێک دەخرێت تێیدا خوێندکارانی کۆلێژەکانی پزیشکی ددان ڤێتێرنەری زانست پەرستاری و دەرمانسازی زانکۆی سلێمانی و بەشێک لە خوێندکارانی زانکۆی پۆلێتەکنیکی سلێمانیەوە بەشداریان تێدا کردووە بڕیاریشە لە ساڵانی داهاتوودا ئەم فێستیڤاڵە دووبارە بکرێتەوە ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی